بە مەبەستی ڕێزلێنان لە قوتابیە یەکەمەکان و هاندانیان لە سەر پرۆسەی خوێندن بە ئامادەبوونی کەسوکاری قوتابیان پەروەردەی سۆران یەکەم و دووەم و سێمی سەراستی پەروەردەی سۆرانی خەڵاتکردن. دیارە ئێمە وەکو بەڕێوەبەتی پەروەردەی سۆران ساڵانە مەراسیمی لەو شێوەیە ئەنجام دەدەین بۆ ئەو قوتابی خۆشەویستانی کە لە دەڤەری سۆران نمرەی یەکەم و دووەم و سێمیان بەدەستێنایە. بۆ ئەم ساڵیش ئێمە وەکو بەڕێوەبەتی پەروەردە توانیمان لە ڕێی خێرخوازی و لە ڕێی هەندێک لە فەرمانگەکان و لە ڕێگەی قایمقامێتی قەزای سۆران بە خۆشحاڵیەوە توانیمان هەندێک دیاری کۆ بکەینەوە. ژمارەی یەکەم و دووەم و سێمەکانی سەراستی پەروەردەی سۆران پێکهاتووە لە 13 قوتابی کەوا 8یان دوانزەی ئامادەین با وێژەی و زانستی، هەروەها 5 قوتابی تر پۆلی نۆیەمی بنەڕەتی کە لە قوتابخانە دوانەوەندی سۆرانی تێکەڵاوم کە توانیم ئاستیەکەم بەدەست بێنم لە سنووری قەزای سۆران و ڕۆژێکی زۆر خۆشە بەڕاستی ئەمڕۆ و سوپاسی هەموو ئەولانە دەکەم کە توانێن ئەم مەراسمە ڕێک بخەن و سوپاسی مامۆستا بەڕێزەکان دەکەم. وەکو قوتابیەک دووەم بووم لە سەراستی سۆران و دەوروبەری بگومان بەپێویستی دەزانم زۆر سوپاسی هەموو مامۆستا بەڕێزەکانم بکەم و سوپاسی دایک و باوکم دەکەم کە هەمیشە لەگەڵم ماندوو بوون و بگومان بۆی پلێکی ئەوە بەدەست بێنی پێویستی بە خوێندنێکی زۆر هەیە. خوێندن هەمیشە باشترۆک لە هەموو شتەکانی تر. توانیم پلەی سێم لەسەر ئاستی بەڕێوەبەتی پەروەردەی سۆران بەدەست بێنم بە کۆنمرەی 668 و دەستخۆشی لە هەموو مامۆستاکانم دەکەم و دەستخۆشی لە دایک و باوکم دەکەم کە توانین یارمەتیشی بێپایانم بدەن. سەرکەوتنی قوتابیان پەیوەستە بە لێبڕاوەیی مامۆستایان، بۆیە ئەگەر مامۆستایان لەلایەن حکوومەتەوە پشتگیریان لێ نەکرێت پرۆسەی خوێندن بە پێی پێویست ناڕوات بەڕێوە. سەرۆکی لقی سۆرانی یەکێتی مامۆستانی کوردستانیش دەڵێت حکوومەت خاوەن بەڵێنی خۆی نەبووە، زیاتر لە 10 مانگە کۆمەڵک بەڵێنیان بە مامۆستایان داوە بەڵام جێبەجێیان نەکردووە. بۆیە زۆر گرنگە ئاو لە بژێوی ژیانیان بدرێتەوە لەمەوە داوا ئەکەین کە حکوومەت بە زووترین کات ئەو بەڵێنانێکە بە مامۆستایانیاندا بوو لە ڕێیشت مامۆستایان جێبەجێیان بکات. بەڕاستی ئەم بەڵێنان زۆریان خایەن زیاتر لە 10 مانگە ئەوە بەڵێنەکان تا ئێستا هیچ بەڵێنێک لە بەڵێنانی کەوا پێیان دابووین جێبەجێیان نەکردووە. بەڵێ بێگومان دیارە دەست حیزب وەکو گشتکایەکانی دیکە لە پرۆسەی پەروەردەش دوور نییە کە پرۆسەی پەروەردە گوتم گرنگترین کەرتی ژیانە پێویستە بە هیچ شێوەیەک نابێت کە دەستی حیزبی دەناودابێت، بەڵام بەداخەوە وەکو ئەبینین ئێستا بەردەوامیش دەستی بەناودا زاڵەوە هات بەتایبەتی لە سنوورەکە ئێمە. زۆرێک لە چاودێران پێیان وایە گوێنەدان بە داواکاری مامۆستایان و دانەمەزراندنیان و چارەسەرنەکردنی گرفتەکانیان پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بەرەو ئایندەیەکی نادیار هەنگاو دەنێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.